ئەو ڕۆژەی سەدام حوسێن 39 موشکی گرتە پایتەختی ئیسرائیل. ئەو عێراقی ئێستا هەموو وڵاتان ئاسمانی وڵاتەکەی دەبەزێنن. سەردەمانێک تەواوی وڵاتانی ناوچەکە ترسیان لەوە هەبوو ئاسمانیان لەلایەن عێراقەوە نەبەزێنرێ. ئەو دەمەی عەرەب و دەوڵەتی عەرەب بەرامبەر بە ئیسرائیل لە 5 جەنگدا دۆڕابوون، خەون بوو بۆ ئەوان ئیسرائیل بکەوێتە ژێر هێرشی دەوڵەتێکی عەرەبی، بە تایبەتی لە کاتێکدا کە ئەمریکا دەیپاراست. ئەوەی بۆ عەرەب خەون بوو، سەدام حوسێن کردی بەڕاست و تەحەدای تەواوی وڵاتانی عەرەبی کرد و هەڕەشەی لە ئەمریکاش کرد. دوای تێکشکانی وڵاتانی عەرەبی لە جەنگەکانی ساڵانی 1948، 1956، 1967، 1973، 1982 بێئومێد بوون لەوەی جارێکی تر بتوانن دەستیان بگاتە ئیسرائیل. لە کاتێکدا ئیسرائیل بەخواستی بەرژەوەندیەکانی خۆی لە ڕۆژهەڵات مامەڵەی دەکرد، پاڵپشتیکردنی ئەمریکا هۆکاری ئەو تەحەدیانەی بوو کە ئیسرائیل دەیکردن. دوای ئەوەی نێوان ئەمریکا و سعودیە و ئیسرائیل لەگەڵ عێراق تێک دەچێت، بە تایبەتی دوای جەنگی درێژخایەنی لەگەڵ ئێران، سەدام حوسێن لە تۆمارێکی ڤیدیۆییدا لە ساڵی 1990 هۆشداری دایە ئەمریکا لە هەر هێرشێکی بۆ سەر عێراق دەوڵەتی سعودیە و ئیسرائیل دەکاتە ئامانج، بە تایبەتی ئیسرائیل. سەدام حوسێن ئەو کاتەڕەشەی ئەوەی کرد کە کچەکەی ئەمریکا لە ناو دەبەم کە مەبەست لەو دەربڕینە ئیسرائیل بوو. سەدام حوسێن لە نامەیەکدا فەرمانی هێرشکردنە سەر ئیسرائیل دەردەکات. دەقی نامەکەی سەدام حوسێن بۆ هێرشی موشەکی. عەمید ڕوکن حازم عەبدوڕەحمان سڵاوی خواتان لێبێت. فەرمانی هێرشکردنە سەر ئامانجەکانی کیانی سەهیۆنی بکوشتان پێدەدەین بەو موشەکە قورسانەی لە بەردەستاندایە. دەبێت ئاگاداری هەر حاڵەت و دۆخێک بن بۆ بەنهێنیمانەوە. ئەو هێرشە موشەکیانە تا فەرمانی ترتان پێدەگات دەبێت بەردەوامی هەبێت. سەدام حوسێن بەروار حەڤەی مانگی 1 ساڵی 1990 دوای ڕۆژێک لە دەرچوونی فەرمانەکە لە نیوە شەودا و لە کاتژمێر 3 یەکەم موشکی سکۆت لە چیای شنگالەوە ئاڕاستەی ئیسرائیل کرا. ئەمریکا لە هێرشێکدا بۆ سەر عێراق بە پێی سەرچاوەکان بردومانی سیستەمی بەرگری عێراقی کرد بە نزیکەی بە 1000 موشک. بەمەش سیستەمی بەرگری عێراق بە تەواوەتی تێکشکە. بەڵام هێرشەکانی سەدام حوسێن نەوەستان و بە پێی سەرچاوەکان 39 موشکی گرتە ئیسرائیل و تەل ئەبیبی پایتەختی کردە ئامانج. ئاڕاستەکردنی 39 موشک وەک تەحەدایەکی سەدام بوو. بە پێی سەرچاوەکان سەدام نامەیەکی نرد بۆ سەرکردەی وڵاتانی عەرەب و داوای لێکردن ئەوان بتوانن تەنها 1 موشک ئاڕاستە بکەن و بیکەن بەچل، بەڵام ئەوان نەیانتوانی. شارەزایانی بواری سیاسی و سەربازی باز لەوە دەکەن کە ئەم هێرشەی سەدام ڕاندێکی تریشی هەبوو. سەدام مەبەستی بوو جەنگە چاوەڕوان کراوەکەی لەگەڵ ئەمریکا بگۆڕێت بە جەنگی عەرەب ئیسرائیل. دوای بردومانە موشکیەکەی عێراق بۆ سەر ئیسرائیل و بڕینی سیستەمی بەرگری ئیسرائیل لەلایەن موشکەکانی عێراق کە هەمان موشکی سۆڤیەت بوون، بەڵام لە عێراقدا گۆڕانکاری لە پێکاتەکەیاندا کرابوو بۆ جۆرێکی نوێ. ئەم هێرشەی ئیسرائیل جیهانی تووشی شۆکێکی گەورە کرد. ئیسرائیل لەو کاتەدا و بە خێرایی چووە ناو کۆبوونەوەیەکی بەپەلە بۆ گرتنی ڕێوشێنی سەربازی و هەوڵدان بۆ وەڵامدانەوەی عێراق، بەڵام نەیتوانی ئەم هێرشە بکات لەبەر دوو هۆکار. یەکەم، ئەمریکا ئیسرائیلی ئاگادار کردەوە دان بەخۆی دابگرێت. دووەم، ئیسرائیل بۆ هێرشکردن پێویستی بە هەستانی فڕۆکەی جەنگی بوو. بەوە مەبەستە دەبوو ئاسمانی وڵاتی ئوردون ببەزێنێت، بەڵام ئوردون لەو کاتەدا لەگەڵ ئیسرائیل لە پەیوەندیەکی خراپدا بوو. چاودێرانی سیاسی لە پەیوەست بە پێشگرتنی ئەمریکا بۆ ئەوەی ئیسرائیل بوەستێنێ بۆ ئەوە بوو تا ئیسرائیل لە شەڕێکی تری عەرەب ئیسرائیل بپارێزێ و بتوانێت لەو کاتەدا ئەو هاوپەیمانێتیە تێک نەچێت کە پێکی هێناوە بۆ گەمارۆ خستنە سەر عێراق. زیانەکانی ئیسرائیل بەهۆی هێرشە موشەکیەکانی عێراق. هێرشەکە بەندەری حەیفای بازرگانی و تەل ئەبیبی پایتەختی کردە ئامانج. بەهۆیەوە 73 کوژرا و 230 بریندار و تێکشکانی 50 ئۆتۆمبیل و بە ئامانجگرتنی شوێنە بازرگانیەکان و وێزگەیەکی ئەتۆمی و وێرانکردنی دەیان باڵەخانەی لێکەوتەوە. شارەزایانی جوگرافی سەربازی لەسەر هەڵبژاردننی چیای شنگال بۆ هێرشکردن بڕوایان وایە چیای شنگال تاکە شوێنە بتوانرێت بە ئاسانی هێرشی لەو شێوەیەی لێ ئەنجام بدرێت. لە هەمان کاتدا ئەم چیایە بەسەر چەند دەوڵەتێکدا موسەیتەرە. هەرەمەش وای کردووە کە ئیسرائیل و ئەمریکا بە چاوێکی سیاسی و سەربازی لێ بڕوانن. لەم چەند ساڵەی دواتردا تورکیا لە هەوڵی ئەوەدایە بە بۆنەی هێرشی بۆ سەر چەکدارانی پەکەکە ئێرش بکاتە سەر ئەو چیایە و داگیری بکات و بیکاتە کارتی فشار
بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا. بەڵام ئێستا بەهۆی پشتگirتنی ئەمریکا و ئیسرائیل و بەرپەرجدانەوەی هێزەکانی لەو ناوچەیە ئامانجەکەی نەهاتۆتە دی.